ساڵ لە ساڵ لە ماوەی 3 ساڵە مریش لە 145 بەرز بووە تۆ کولفەکەی و لە بازاری شارۆک و خۆیەتی ئەبێ بە زەرەر و زیان ئێمە بیفرۆشی. خاوەن کێڵگا پەلەوەریەکانی سنووری ئیداری گەرمیان هاتوونەتە بەردەم دادگای بەرایی کەلار گر بوونەتەوە ئەوان نیگەرانن لەوەی کە بازەوە کرێت کە کوالێتی مریشکەکانیان خراپە. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای خاوەنی و کێڵگە پەلەوەریانە خۆیان سڵاو لێبێ ئێوە بۆچی ئەمڕۆ هاتوونە تێرە گربوونەتەوە؟ سڵاو لێوەش بەخێر بنیاخوا بەسەر چاو. وەڵای ئەمە کۆبوونێتەوە لە بەرەوەی هەمامەیە زۆریان دروستکرە بۆ مریشکی ناوخۆ وەڵامە هەمووی تووشی سەرەتانە بێ و شتی وانە ئیسێمە هەموو نەفرە لێرا کۆبوونێت هەمومان وەک یەک نیمان هەمومان یەک لە یاسا تێناڕوانین. ئەو کەناڵانەی کە دەرچوە لەوەڵێم هەموو مریشی کورسان هەمووی خراپ نییە کاکە خەی چێکات و دەرمانەکەت گردە ڕاستەکەی لە چەند قاعگرتە 5-6 برا بابێندا بابێنی 100 ئێتو ناو ئەم 100 بووە هەموو مریشی کورسان خراپە نەخێر شتیوانە. ئەو کەسەی وا ئەم قسەیە کردە من بە قەنەعەتی خۆم بە تەسەوری خۆمە بێ بە دکتۆری دەرونی چوم نابێ هەموو 5 هەمووی وەکۆ خراپکەی شتیوانە. ئەو مریشکەی کەیفرۆشی بە خەڵک ئەو مریشکەشە لە ماڵەوە من نیساتۆم بۆ مجەمیدەکەی خۆمان بەمای ڕەمەزانە ئاوردمە تۆ ناو مجەمیدەکەیە لە ناو مجەمیدەکە تەسووریکە خۆمش لێ خۆم هەر ئەو مریشکەی دەما خەڵک یعنی من ئەگە بۆ خۆم نەبم کە بۆ خەڵک نەبوو خۆبی بۆ خۆمیش بۆ مناڵەکان خۆمیش وەڵی دوو مجەمیدەمە هەرگی پڕ. وەڵام وەرەخەیە دوێنێ من 50,000 مریشکمەیە ئەوە تاریخی 24 مانگە ئەمڕۆ 25 50,000 مریشکمەیە دارەی بەیتەرێ شکاندنی بۆم کردووە ئەڵێ بەرزترین کوالێتی هەیە و بیخە بازارەوە بیفرۆشە. ئەمەوێت ئەو کەسانەی کە راپۆرتیان کردووە ئەو کەسانەی دژی بەروبوومی ناوخۆن سکاڵام هەیە لەسەریان حکوومەتی هەرێم لێکۆڵینەوەمان بۆ بکات قەرەبوومان بکاتەوە. لە پێناو چییە من زەرمەند بم لە پێناو کەسێکا کە ئاراستە کراوە ئێمە ناڵین هیچ کەناڵ و هیچ کەسێک نازانین حکوومەت دەبێت لێکۆڵینەوە بکات. هەر کەسێک کە ئاراستە کراوە پارەی پێدراوە هەر شتێکی پێکراوە بە دژی بەروبوومی ئێمە تووشی زەرەر و زیان کردو ئێمە ئەم گردبوونەوەیمان کردو. باشەوە دڵنیایەدن بە هاوڵاتیان کە کوالێتی و مریشکانی خەنە بازارە و کوالێتیان بەرزە و بێکێشەیە؟ بەڵێ ئەمە حکوومەتە کاکە حکوومەت هاتووە نوێنەری حکوومەت هاتووە مریشکی لە کێڵگەکەی من بردووە و فەحسی بۆ کردووە لە مختبەری دارەی بەیتەرێ. نرخی مریش ئێستا چۆنە هیچ کاریگەری کردوتە سەر نرخی مریش؟ تاکید ئەوە راپۆرتەکانە ساڵ لە ساڵ لە ماوەی 3 ساڵە مریش لە 145 بەرز بووە تۆ کولفەکەی و لە بازاری شارۆک و خۆیەتی ئەبێ بە زەرەر و زیان ئێمە بیفرۆشی. باشە پێشم دەنگویانە مریش کیلۆی بەچەند بوو ئێستا کیلۆی بەچەنە؟ بەعام بەردەوام ئێمە لە زەرەر و زیانن کێڵگەکان بەردەوام حکوومەت دیفاعمان لێ ناکات. حکوومەت ئەڵێ باوکی میلەت ئێمە بە باوکی خۆمانی نازانین لەبەرەوە دیفاعمان لێ ناکە. من ئێستا سەر معنیم بە وەزارەتی کشتتوکاڵ بۆ من بێم گردبوونەوە بکەم ئەبێ وەزارەتی کشتتوکاڵ دیفاع لە من بکە ئەبێ بەڕێوەبەرایەتیەکان ئەو بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ ئەبێ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ دیفاع لە من بکە ببێتە پارێزەرم بۆی تووشی زەرەر و زیان نەبم. خۆ من نامەوێت کاکە ببمە بشەخۆر بەسەری هاوڵاتیانەوە ئەمەوێت ڕسکی ماڵ و مناڵم پیا بکەم. حکوومەت بابێ لێکۆڵینەوە بکات منم هەر کەسێکە من نابمە دیفاع کرد لە خەڵکێکی مشەخۆر کە دەرمانی خراپ بەکارهێنێ ئەوە ئیشی حکوومەتە ئەبێ لە حدودەکان و لە پێشە لە کوالێتی کۆنتترۆل دوای ئەوەش بێت هەر کەسێک ئیشی خراپی کردووە بیگرێت لێکۆڵینەوەی لەگەڵا بکات. باشە دەستەکان خۆش بێت یەوەکو خاوەن کێڵگە پەلەوەریەکان تا چەند تووشی زیان بوون ئێستا مریش کیلۆی بەچەنە و پێشتر بەچەند بووە؟ وەڵای برا بە ڕێزەکەم ئەو کات ماوەی پێش ئێستا 2400 دینار 2000 بوو ئێستا دوێنێ دراوە بە 1900 دینار. زەرەر و زیانی زۆرە مریشکیسە ڕاستی یعنی کولفەیەکی زۆری تایە و ینی ئێستا وەزعی ئەوەیە دنیا ساردە یعنی گەرمی ئیشەکە قاعەکان هەمووی پێویستی بە غاز و گاز و ئەو شتانێ.